سڵاو خۆشەویستانم کاتە و هەموو کاتێکتان باش خۆمە بەختەوەر دەزانم کە لە بەرنامەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵاتدا میوانی ماڵەکانتانین بەڕێزان هەروە کاگادارن هاوپەیمانیەکی چوارقۆڵی لە نێوان ئێران، عێراق، سووریە و ڕووسیا بە دەستپێشخەری وڵاتی ڕووسیا لە ڕۆژانی ڕابردوودا بە شێوەیەکی ئاشکراتر خۆی نواند. هێرشی نظامی وڵاتی ڕووسیا بۆ سەر نەیارانی دەوڵەتی بەشار ئەسەد بە بەرەی ئازادیخواز و بەرەی داعشەوە چه کاریگەریەکی دەبێت لە گۆڕانکاریەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین. کاریگەریەکانی ئەو هاوپەیمانیە لەسەر پرسە سیاسیەکانی تایبەت بە ئەم ناوچەیە چین؟ کورد لەکوێی ئەم بازنەیە قەراری گرتووە؟ ئایا بە بۆحرانی بوون یان قەیراناوی بوونی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین کورد زەرمەند دەبێت یا قازانجی تێدا دەکات؟ بۆ وەڵامدانەوەی بەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا ئێوە خۆشەویستانیش دەتوانن لە ڕێگای وایبر واتساپ و لاین و هەروەها پیجی ئێوە ڕۆژهەڵاتەوە دەتوانن ڕاستەخۆ پەیام بۆ ئەم بەرنامەیە بنێرن و ڕاو بۆچوونی خۆتان وەیە ئەگەر پرسیارێکیشتان بوو لە میوانی بەڕێزی بەرنامەکە دەتوانن لە ئەو ڕێگایانەوە لەگەڵ ئێمە و باقی بینەرانی خۆشەویستدا باسی بکەن. وەروەها ئەو خۆشەویستانش کە پێیان باشەوە و خوازیاری ئەوەن کە بە شێوەی ڕاستەوخۆ بە شێوەی تەلەفۆنی بەشداری لە بەرنامەکەدا بکەن ئەوانیش دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە مۆبایلانەوە کە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن دەتوانن ڕاستەوخۆ لە بەرنامەکەدا بەشداری بکەن و ژمارە مۆبایلی 0964 750 385 0416 ژمارە مۆبایلی ئەو ژمارە مۆبایلەوە کە ئێوە خۆشەویستان دەتوانن لە ڕێگای وایبر واتساپ و لاین پەیام بۆ ئەم بەرنامەیە بنێرن. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە و ئەڕاوە و تەحلیلی زیاتری میوانداری بەڕێز کاک فەرامەرزی سەجیم یەکێک لە چالاکانی سیاسی و کادرانی کۆمەڵەمان کردووە. کاک فەرامەرز سڵاو ئەو کاتتان باش و بەخێربێن و بەرنامەی ڕۆژهەڵات. زۆر سپاس بۆ ئێوە و هەروەها ماندوو نەبوونیتان لێ دەکەم لە ئێوە و لە ستافی ڕۆژهەڵات تیوی و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیوی. سپاس کاک فەرامەرز واکە وەکو سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا ئەو هاوپەیمانیە چوارقۆڵیەی کە لە حەوت و ڕۆژی ڕابردوودا پێکات هەرچەند کە پێشتریش بوونی هەبوو ئێمە لە وتوێژە ئەتۆمیەکانی نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆیەک ئەو هاوپەیمانیمان بە جۆرە لە جۆرەکان دەبینی بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا بە شێوەیەکی ئاشکراتر ئەوە دەرکەوت. چ کاریگەریەکی دەبێت لەسەر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین و ئەو قەیرانەی کە بەسەری دازاڵە؟ بڵێ ئەو هاوپەیمانەتی کە پێکاتوە زیاتر دەپەرژێتە سەر مەسەلەی سووریە دیارە لە کۆنەوە وڵاتانی ئێران و ڕووسیا دۆستایەتی و نزیکایەتیەکی یەکجیان زۆریان بوو ئەویش بەهۆی مەسەلە ئەتۆمیەکانی ئێران بوو لە دێرەوە. دوژمنایەتی نێوان ئێران و ئامریکا لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامیەوە هەمیشە هۆکاری بووە کە ئێران دۆستایەتی ڕووسیەی کردووە و هەروە دۆستایەتی وڵاتانەشی کردووە کە ئەوان سیاسەتەکانیان دژ بە ئەمریکا و دژ بە ڕۆژاوا بووە. لە مەسەلەی سووریەدا ئەگەر لە مەسەلە ئەتۆمیەکانی ئێران بە ولاوترچین لە مەسەلەی سووریەدا کە حکوومەتی بەشار ئەسەد هاوپەیمانێکی زۆر نزیکی حکوومەتی ئێران بووە بۆ ڕاگررتنی ئەو حکوومەتە و بۆ پاراستنی تەواویەتی ئەرزی سووریە ئێران هێندەی تر بەرەو ڕووسیە و هێندەی تر پاڵی بەرەو دەوڵەتی ڕووسیە داوە و پێکهاتنی ئەو هاوپەیمانیە چوار قۆڵیەی لە ڕۆژانی ڕابردوو لە هەواڵەکاندا لە گزارشەکاندا هاتووە زیاتر جۆرێک وەستانەوە بەرامبەر سیاسەتەکانی ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها بۆ ڕاگررتنی حکوومەتی بەشار ئەسەد بە هەر شێوەی ممکنە. هەروە ئاگادارن لە ڕۆژانی لە هەفتەی ڕابردوودا سەرنجام هێرشە ئاسمانیەکانی وڵاتی ڕووسیە بۆ سەر بە دژی نارانی بەشار ئەسەد دژی حکوومەتی سووریە دەستی پێکردووە. دەنگۆی ئەوە هەیە کە ئەوان بە هێرشی نیزامی دەخاڵەت دەکەن و ئێرانیش بە ناردنی هێزی نیزامی و بە شێوەی پیادە حزورێکی علەنیتر و حزورێکی پڕڕەنگتریان نواندووە و لە هەفتەی ڕابردوودا هەروە واگادارن کە مەسەلەی ناوکۆکی و
لە نێوان بەرەی ڕۆژ ئاوا کە لە سەرهەڵدانی کێشەی سووریەوە ئەوان لەو ناوچەیەدا حزوریان بووە لەگەڵ ئەم بەرەی تازەیە بە سەرکردایەتی رووسیە زۆرتر خۆی دەنوێنێ هاتوۆتە گۆڕێەوە بە هەموو شێوێک دەبیندرێکە ئێستا لە ڕۆژانی داهاتوودا ئێمە ڕەنگە شاهیدی زۆر ڕووداوی دیکە بین وەرە بەرەو ڕووبوونەی ئەو دوو بەرەیە بەرەو ڕووبوونەوەی و دوێ تەلافە جیهانیە. کاک فرەماسەر لەو پەیوەندەدا پرسیارە کاتووە یەکێک لە بینەران کە بە ناوی ئەسمەری دەڵێت پێشتر کە وڵاتانی هاوپەیمانی ڕۆژئاوایی بەسەرکردایەتی ئەمریکا کە هێرشی دەکردە سەر وڵاتی سووریا زیاتر گروپە تەرۆریستەکانی دەگرتەوە بەڵام لێرەدا ئێمە دەبینین ئەرتەشی ئازادی سووریا لەلایەن رووسیەوە بمباران دەکرێت داعش لەلایەن رووسیەوە بمباران دەکرێت یانێ ئەوەی کە دژایەتی بەشار ئەسەد دەکات وڵاتی رووسیا بمبارانیان دەکات جیاوازەکانی ئەم دوو هاوپەیمانیە چۆن دەبینن؟ بەڵێ جیاوازەکان تقریبا ڕوون و دیارن. حکوومەت وڵاتی سووریا علەنەن بە چوار بەشدا بەش بووە بەشێکی بەدەست بەشارە سەدەوەیە و حکوومەتی باس بەشێکی کە کوردستانەکەی تێویش هەر مشەخەسە بەشێکی بەدەستی حکوومەتی ئیسلامی یا هەمان داعشەوەیە و بەشێکی بەدەستی ئەنەسرەوەیە ڕەنگە ئەو بەشێ بەدەستەوانەوەی کەمترە لە بەشەکانی دیکە بەڵام ئەوانی حزوریانەیە کە کاتی خۆی لەگەڵ ئەلقاعیدە بوون و تووشی جیاوازی و ئیختلاف و ناکۆکی بوون و ئەوانیش وەک بە شێوەیەکی سەربەخۆی خۆیان ڕاگەیاندووە. هاوپەیمانێتەکە دوو بەرژەوەندی جیاوازیانە هاوپەیمانی سووریا و عێراق و ئێران ئەمانە بۆ ڕاگررتنی حکوومەتی بەشارە سەدە و هاوپەیمانێتەکەی ڕۆژئاوا بە سەرکردایەتی ئەمریکا ئەوان کە حیزبە میانەکان وەک ئەرتەشی ئازادی سووریایان تەقویەت کردووە بەدانی مشاوەرەی نظامی و تەنانەت بارهێنانیان بەشێکی زۆر لە گزارشەکان دەکاتەوە دەڵە بەشێکی زۆر لە چالاکان و لە نظامیەکان و لە فەرماندەکانی ئەرتەشی ئازادی سووریا لەلایەن خودی ئەمریکاوە پەروەردە دەکرێن و دەنێردرێن و بۆ بەرەکانی شەڕ وەروها هەندێک گزارشی تەید نەکرا و یان منبعی خەبەری باسیەوە دەکەن کە چەک و چۆڵی ئەوان ئەحزابی میانە ڕۆی دژی بەشارە هە لەلایەن ڕۆژاوایەکانەوە تا ئێستا تەمین کراوە. دوو بەرژەوەندی جیاواز دوو بەرژەوەندی کە ئێستا لێردا بەرامبەر بە یەک وەستاون یەکان بە هەر شێوەی ممکن دەیهوێ حکوومەتی بەشارە سەد و ئەو نیزامە ڕاگرێ ئەوەی دیکە بە هیوایە کە حکوومەتی بەشارە سەد ساخت کە لەسەر کارلای بە و دەوڵەتێک جێگەی ئەو بگرێتەوە کە لە ڕۆژاوایەکان نزیکتر بێ لە سیاسەتەکانی ڕۆژاوا لە سیاسەکانی ئوروپا و ئەمریکا نزیکتر بێ. بەڵێ کاک فرەمەرز ئەگەر ئاوەڕێک بدەینەوە بە لانی کەم سێ چوار مانگی ڕابردوو ئاسوهایەک دەرەکەوت کە بەجۆر لە جۆرەکان ئەو هاوپەیمانیانە پێک بێت و بە شێوەی ئاشکرا خۆی بنوێنێت هۆکارەکانی پێکهاتنی ئەو دووبەرەیە بەتایبەت ئەم بەرەی ڕووسیا چۆن دەبینینەوە؟ بەڵێ ئەو هاوپەیمانی ڕۆژئاواییە ئێمە دەبینین لە سەرهەڵدانی کێشەی سووریەوە لە سەرهەڵدانی شەڕی ناوخۆی سووریەوە ڕۆژاوایەکان هاتیان دخاڵەتیان کرد. ئەوان هاوپەیمانیەکە کە بریتیبوون لە ئەمریکا وەک سەرکردی ئەو هاوپەیمانیە و لەولاوە ئینگلیس و دواتر کە فەڕەنسا بە تەخیرێک هاتنی هاوپەیمانیەکە ئەوان بەتەما بوون حکوومەتی بەشارە سەد لابن ینی لە سەرەتاکانەوە ڕەنگە بە علەنی و بە ئاشکرانیان دەکوت کە مەبەست لێرەدا ساختکردنی حکوومەتی بەشارە سەد و لابردنی بەشارە سەد لە سەرکارە بەڵام ئەوان بە هەدەف لەوە جایگوزینکردنی حکوومەتێکی میانە ڕووتر لە سووریە بوو کە لانی کەم متحیدی حکوومەتی ئێران نەبێ بەڵام ئەو جۆری کە پێویست بوو یارە لە ڕوانگەی منەوە نا لە ڕوانگەی ئەوانەوە لە ڕوانگەی هاوپەیمانی ڕۆژاوایەکانەوە ئەو جۆرێک کە پێویست بوو ئەوان حزورێکی پڕەنگ و حزورێکی چالاکیان نەبوو کە مەسلەکان یەکلایی کاتەوە ئەو جۆرێکە ئەمریکا و هاوپەیمانانی لە وڵاتی عێراق
بەشداریان کرد و مەسلەکەیان یەکلای کردەوە بەو جۆرە لە سووریا نەجوڵانەوە. ئەویش هۆکارێکی ڕەنگە هەمووان بیزانن ئەوەی کە هێزەکانی ئامریکا لە عێراق و کات بوون کە ئێستا تێعدادیان کەمتر بووتەوە، لە ئەفغانستان حزوریان بوو، لە ناوچەکانی دیکە بوون. ئەمانە هەموو دەستیاندا دەستی بەوەی کە ئامریکا تعلل بکە و ئەمریکا هاوپەیمانی بە تەخیرەوە بێن و لەسەر ئەوە ساغ نەبوونەوە کە ئایا حکوومەتی بەشار ئەسەد و نظامی حکوومەتی لە سووریا لە بنەوە هەڵکەن و لای بن یان مدارای لەگەڵ بکەن و ئەوانیش ئەمە دەستیدا بە دەستێکەوەی کە خەلەیەک لەو نێوەدا پێک بێ کەویش کە جێەکەی بە متحیدی هەمیشەگی بەشار ئەسەد کە حکوومەتی ئێران بوو زیاتر بوو بە حیات خەڵوەتی جمهوری ئیسلامی. حکوومەتی بەشار ئەسەد لە هەموو یارمەتیەکان و لە هەموو پشتیوانیەکی حکوومەتی ئیسلامی ئێران بەهرەمەند بوو. وەگە سەرنج دەین لە 2 مانگ لە 3 مانگی ڕابردوودا بەڕاستی جێگەی ئیقدامێکی فۆری، جێگەی ئیقدامێکی کارای ڕۆژاوایەکان لە سووریەدا هاتە گۆڕە، ینی خەلەیەک لەو نێوەدا دەبینرا ڕوسیا و هەڵی قۆستەوە. ڕوسیا کە پێشتر ڕۆژاوایەکان حزورێکی پڕەنگتریان هەبوو نەدەپەرژایەوەی کە سەر بەم شێوەی ئێستا بێتە مەیدانەکە بێتە گۆڕەپانەکە، بەڵام لە 2-3 مانگی ڕابردوودا ئەو هەلەی خۆستوەتەوە، ڕوسیا هاتوۆتە گۆڕێ و ئەوەش لە داهاتوودا ئێمە شاهدی ڕووداوی زۆرتر دەبین. ئەم جار کێشەکان لە نێوان 2 قوتبی گەورەی جیهانیدایە، یەکیان بە سەرکردایەتی ئەمریکا، یەکیان بە سەرکردایەتی ڕوسیا کە ئێستاش باوەی کە ئێمە لە چاو ساڵانی ڕابردوو مەقایسێکین زعیفتر و لاوااستر بێ، بەڵام هەر ئەبەر قودرێتی جیهانیە و بە شوێن بەنافع و بەرژەوەندەکانی خۆیدایە. وڵا کاک فرامەرز یەکێ لە بینەرانی خۆشەویست بەناوی کاک عەلی بەڕێز پرسیارێکی کردووە، ئەویش ئەمە پرسیارەکەیەتی دەڵێت پرسیارێکم هەبوو لە کاک فرامەرز لەم قەیرانەدا کە بەرۆکی ڕۆژهەڵاتی ناوینی گرتووەتەوە چارەنووسی حیزبەکانی ڕۆژهەڵات چی لێ دێ و حیزبەکان لە کام بەرەدا دەبن لە کاتێکدا لە عێراق حکوومەتی عیبادی لە بەرەی سووریا و ئێران و ڕووسیەدایە و هەلومەرجی کوردستانی باشووریش لەم قەیرانەدا چییە؟ بەڵام پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارە بینەوە چەند پامی بینەرانی خۆشەویستیش دەخوێنینەوە. بینەرێکە نەینووسیوە بەڵێ ناوی خۆی نەنووسیوە، دەڵێت هێرشە ئاسمانیەکانی ڕووسیا ئۆپۆزیسیۆنی میانەڕەوی سووریەی لە بازنەوە دەردەنێ و لەلایەکی دیکەشەوە یارمەتی بە بەهێزتربوونی داعش دەکات. بینەرێکی دیکە بە ناوی سمکۆ دەڵێت ئێستا زۆر کەس لە کوردستان ئەو پرسیارەیان لا دروست بووە کە بۆچی ئەمریکا هەڵوێستی لەسەر کوردی باشوور جیاوازە لەگەڵ هەڵوێستی بەرامبەر بە کوردی باکوور یا ڕۆژ ئاوا. بینەرێکی دیکە دەڵێت 2 داواکاری سەرۆکایەتی جیهانی ئیسلام، یەکیان شیعە و یەکیان سونی، 2 هێزی گەورەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەروەها 2 بەرهەمهێنەری گەورەی نەوتی جیهان، یەکیان دژمنی ئەمریکا و ئەوی تریان دۆستی ئەمریکایە. لە دوای شۆڕشی ساڵی 1357 ئێران کە بە شۆڕشی ئیسلامی ناودێر کراوە، پەیوەندیەکانی نێوان ئێران و عەرەبستان تووشی کێشە کرد. بەڵێ حتمەنەکە لەسەر کێشەکانی نێوان ئێران و عەرەبستانیش پرسیارمان لە میوانی بەڕێزی بەرنامەکە دەبێت. بینەرێکی دیکە بە ناوی فەڕۆقی دەڵێت دەستپێکردنی شەپۆلی ناڕەزایەتیەکانی وڵاتانی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەکانی نێوان عەرەبستان و ئێرانی قوڵتر کردووە. پشتیوانی سەربازی حکوومەتی عەرەبستان لە دەسەڵاتدارانی باحرین لە کاتی ناڕەزایەتیەکانی ئەو وڵاتەدا و هەروەها پشتیوانی پێچەوانەی ئێران لە خەڵکی ناڕازی بەحرین تەواو کێشەکانی چەند هێندەی تر قوڵتر کردووەتەوە و لە داهاتوودا ئەگەر ئەو قەیرانە زیاتر بەرەو پێش بچێ حتمەنە کە کێشە و بحرانەکانی نێوان ئێران و عەرەبستان زیاتر دەبێت چاوەڕوان بین. کاک فرامەرز ئەوەش تێبینی و سەرنجی بینەرانی خۆشەویست بوو. ئێستاش وەڵامی ئەو پرسیارەی کاک عەلی کە نەینووسیوە لەکوێوە پەیامەکەی ناردووە. ئەو بینەری ڕۆژهەڵاتیوی پرسیاری لە ڕۆڵی حیزبەکانی ڕۆژهەڵات کردووە لەم بارودۆخی ناوچەکەدا. ئەگەر مشەخەسەن منزوری سووریە بێ ئەمن دەتوانم ئەوە جوابی دۆمە دیارە ئێمە ئەحزابێکین ئۆپۆزیسیۆنی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران. ئەوش باسی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کردووە. بڵێ
ئەو حیزبانەی کە ئێمە عەزابێکی ڕۆژهەڵاتین کە دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی چەندین دەیە خەبات و مبارزە دەکەین و ئێمە ناتوانین ئێمە ینی ڕۆڵێکی ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان ناتوان ڕۆڵێکی ئەوتویان لە مەسلەیەکی گەوری وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێ بەڵام دەتوانن خاوەنی هەڵوێست بن. ئەویش ئەوەیە کە کورد بە درێژایی خەباتی خۆی مەزورم لە دوای بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی قوربانی تێروریزم بووە. ئێمە خەباتی ئێمە ڕوو لە دەوڵەتێکە کە نەک بۆ خۆی تێروریست و تێروریست پەروەرە بەڵکو پشتیوانی هەموو ڕەوتە تێروریستەکانی ناوچەکەی کردووە. جا حەزابی تێروریستی وەک چۆن بڵێ حەماس و حیزب الله لەو منتەقە و هەروەها لە ناوچەی عێراق و هەروەها لە سووریا بەڵێ هەردوو بەشەکە سونە و شیعەکە هەم داڵدەی داون یارمەتی داون پشتیوانی کردن تەقویەتی کردوون خەباتی ئێمە ڕوو بەوانە. بەڵام ئەگەر وەک هەڵوێست دیارە ئێمە چونکە هەمیشە خۆمان قوربانی دەستی تێروریزم بووین و هەمیشە کورد لێ کوژراوە لێ شەهید بووە ئاوارە بووە بەدەست مەسەلەی تێروریزمەوە بۆیە دەبێ خاوەنی هەڵوێست بین نابێ بێ هەڵوەزین لەو بارەدا. بۆیە باز لە گروپە تێروریستەکانی ناوچەکە بکەین ئێمە هەروە خۆمان بەشداریشی کردووە کۆمەڵا ئەگەر بینەرانی ڕۆژهەڵاتی بخوان ئاگادارن کە لە سەرهەڵدانی حکوومەتی داعش لە وڵاتی عێراقدا کۆمەڵا بە هێزی خۆی بە نیروی خۆی بە چەک و چۆڵی خۆی لە پاڵ کوردی باشووردا بەڵێ لە بەرەکانی شەڕدا دژ بە داعش بەدژ بە حکوومەتی دژ بە داعش وەستاوەتەوە و شەڕی کردووە و فیداکاری نواندووە و پێوەی ماندوو بووە. بۆیە ڕەنگە ڕاگەیان و هەڵوێستێکی وەها ڕسمی و ڕاگەاندراوە نەدرابێ بەڵام کورد خوازیاری نەمان و لە ناوچوونی هەموو ئەحزابی تێروریستی ناوچەکە وەک حکوومەتی ئیسلامی خلافەتی ئیسلامی داعش و بە ئیزافەی هەموو ئەوانی دیکەیەوە لەوەدا لە داهاتووشدا چی لێرسی بێ دەبێت دەیکا مەسلەیەکی مشخص مەسلەیەکی حکوومەتی بەشار ئەسەدە لەو نێوەدا کە ئێمە من پێم وایە بەنەمانی حکوومەتی بەشار ئەسەد لەو بینەدا دەتوانێت هەڵوێستی کورد تەقویەتر وەک قەویتر بێ و پێم وایە دۆخێکی دیکە بۆ کورد دەکاتەوە بەتابەت کوردی ڕۆژهەڵات چونکە حکوومەتی بەشار ئەسەد یەکێ لە متحیدانی کۆماری ئیسلامیە ڕێک ئەو هەدەفەی کە ئێمە بە دژی مبارزە دەکەین. بەڵێ کاک فرامەرز ئەم هاوپەیمانیە لە دژی کێ و کێ قازانجی تیا دەکا و کێ خەسار دیتووە؟ ئەو هاوپەیمانیە بە جۆرێکێکە مەترحەکەین ئەو هاوپەیمانیە زیاتر وەکێ بڵێن دژ بەشیە زیاتر بۆ ڕاگررتنی حکوومەتی بەشار ئەسەدە. حکوومەتی ئێران لەولاوە نایهێوە متحیدێکی دێرینەی خۆی لەدەست بدا متحیدێکە ڕێک لەباری مەزهەبی و شیعەیە یعنی کۆماری ئیسلامی لە هەموو ساڵانی ڕابردوودا هەوڵی یەکەمی تەقویەتی ئەحزابی شیعەی ناوچەکە بووە بەتامبەت یارمەتیدانی ئەو حکوومەتانی وا شیعە بوون لەولاوە حکوومەتی عێراق کە بووە بە حەیات خەڵۆتی کۆماری ئیسلامی لەولاوە حکوومەتی بەشار ئەسەد لەولاوە یارمەتیدانی ئەحزابی شیعەی وەکو حیزب الله لە لوبنان و ئەو هاوپەیمانیە زیاتر بۆ ڕاگررتنی حکوومەتی بەشار ئەسەدە بەڵام ئەوە ڕاستەوە دیارە بۆ جۆرە بربەرەکانی لەگەڵ ئێتلافی ڕۆژاوایە. بەڵێ کاک فرامەرز دێمە وڵات دوای وەرگرتنی و پەیوەندیە ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. فەرموو. فەرموو بەڕێز. ئەلۆ مامە گیان. فەرموو بەڕێز گیان فەرموو. مامە گیان سلام عەلەیکوم. سلام بەڕێز دەنگت ڕاستەوخۆ لە ڕۆژهەڵات تیڤیەوە بڵاو دەکرێتەوە. کاکە گیان لە خزمەتتانە. بەڵێ فەرموو سەرنجت لەسەر بەرنامەکە چییە؟ ئەلۆ کاکە گیان. بەڵێ فەرموو. ڕێزی احترامەیە بۆ بەرنامەکەتان. سپاست دەکەین فەرموو.
لەسەر مەوزوعی بەرنامەکە چ وتەیەکتان هەیە؟ کاکیان وەڵی بەرنامەکەتان زۆر جوانە نازانم بڵێم چی ئەو بەرنامەیە کە ئێوەینەکەن من ئایسە نیم لەنم ماڵۆت ببینم زانم چۆنە بەڵێ هەر بەرنامە لەسەرەوە بێ زۆر جوانە بێز وەسرامەیە بۆ خۆتم میێوانەکانت و بۆ سەبەکەکەتان تەوەرەی بەرنمەکەی ئەم شۆمان لەسەر ئەو هاوپەیمانیە چوار قۆڵیەیە بە سەرکردایەتی وڵاتی رووسیا لە وڵاتی سووریا کە دژایەتی داعش و دژایەتی بەرەی ئازادیخوازی وڵاتی سووریا دەکرێت. سەرنجتان چیە لەو بارەوە؟ بەڵێ بەداخۆدەی ئەو بینەرە خۆشەویستە قەت ئەبوو کاک فرەمەزدێمە وڵات ئاماژەمان بۆ پرسیارە کرد پێتان وانییە وڵاتی رووسیا شەڕی خۆی لەگەڵ ڕۆژ ئاوا لە وڵاتی سووریا دەکا؟ من ئاوڕێک دەدەمەوە بۆ نفوزی رووسیا لە سەدەی ڕابردوودا. ئێمە ئەگەر چاو لە ڕوتی ڕووداوەکان بکەین لە چەندەی ڕابردوودا هەتا هاتووە دەستی رووسیا کورتتر بووتەوە هەر لە ئەفغانستانەوەگە پێدا بین هەتا وڵاتی عێراق سەردەمی خۆی ڕاستە لە دەورانی شەڕ لەگەڵ ئێراندا لەلایەن ئەمریکا تەقویەت دەکراوانە بەڵام هەمیشە دۆستێکی نزیکی وڵاتی رووسیا رووسیا لە شەڕی دژ بە عێراقدا دیارە بەشداری نەکرد و ئەوانە بۆیە بازارێکی اقتصادی لە عێراق لەدەستدا لە ئەفغانستانی شەروا بوو لە دەیەکانی ڕابردوودا دوای ڕوخانی دەسەڵاتی نەجیبوڵڵا بڵێ ئێستا ماوەتەوە تەنیا وڵاتێکی دۆست و هاوپەیمانی رووسیا کە لە ناوچەکە داماوەتەوە بەو شێوەیە ئێستا بەو تعریفانی کە ئەمڕۆ لە سیاست دەکرێت بەو تعریفانی کە ئەمڕۆ لە بازاری اقتصادی و ئابووریدا دەکرێت وڵاتی سووریەیە کە دیارە وڵاتی ئێران لەولاوە زیاتر دۆستایەتی ئێران لەگەڵ حکوومەتی ئێران تەنیا ینی بازارێکی اقتصادی کە بۆ حکوومەتی رووسیا لە ئێران فراهم بووە بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانەوە و دروستکردنی نیروگا هەستەی و ئەتۆمیەکانی ئێرانە بەڵام حزوری رووسیا لە دەیەکانی ڕابردوودا لە وڵاتی سووریا وەک بازاری اقتصادی زۆر پڕەنگتر و بەرچاوتر بووە لە چاو ئێران بۆیە تەنیا وڵاتێک ئێستا رووسیا بتوانێت نەخشی خۆی وەک زلهێزێکی جیهانی تێدا ببینێ و بازی بکە تەنیا وڵاتی رووسیەیە بەڵێ دەتوانێت وڵاتی سووریە ببوورە بەڵێ بە جۆرێک بەرامبەرکێ لەگەڵ سیاسەتەکانی ڕۆژاوایە ئەگە تۆزێک لە ڕۆژڵاتی ناوەڕاست بەولاترەوە بچین ئێمە دەبینین کە لە دوای ڕوخانی وڵاتی شوڕەویەوە یەکێتی سۆڤیەتەوە ئەو وڵاتانی وە دوای ڕوخانی شوڕەوی ئەلامی استقلالیان کرد بەرەبەرە ساڵ بە ساڵ نفوزی حکوومەتی رووسیا تێیدا کەمتر بووە بەشێکان هەر بە یەکێتی ئوروپا پێوەست بوون بەشێکان دۆستایەتیان لەگەڵ یەکێتی ئوروپا بەرقرار کرد بەشێکان لە ئەمریکا نزیک بوونەوە وردە جێپێ وڵاتی رووسیا لە وڵاتانی لە ئەیالەتەکانی پێشتری شۆڕەوی سابق کە دوایەتر بوون بۆ وڵاتانێکی سەربەخۆ کەمتر بووەوە و حکوومەتێکی زلهێزێکی وەک رووسیش ناتوانێت دانیشێ لەو بارەوە هیچ نەکاوە ببینێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو سنوورەکانی ناوخۆ بەرەو سنوورەکانی وڵاتی خۆی پاڵ پێوە دەنرێەوە دەستی لە هەموو ئەو وڵاتانی پێشتر تێدا بووە کورتتر دەبێتەوە بۆیە ئەمن وای دەبینیم کە وڵاتی سووریا ئاخرین سەنگەرێکە کە دەتوانێت وڵاتی رووسیا تێدا بەشدار بێ و لەگەڵ سیاسەتەکانی ڕۆژ ئاوا بەرەوڕوو بێتەوە. وڵای کاک فرەمەز دێمە وڵات چەند پێیان بینەرانی خۆشەویست دەخوێنینەوە. بینەرێک بە ناوی فرمێسک دەڵێت هاوپەیمانی شیعە بریتیە لە سووریا عێراق ئێران رووسیا و چینیش وەکو وڵاتانی هاوپەیمان و نزیک لەم وڵاتانە ئەم ئێتلافاش ڕوخانی دەسەڵاتی ئەسەد بە زیانی خۆی لەباری اقتصادی و نفوزی سیاسی و نظامی خۆی لە ناوچەکە و لە ڕاستیە وەک دوا پێگەی ئەم بەرەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاولێ دەکات ئەوش بە جۆر لە جۆرەکان وتەکانی خبرستانی تایید کردووە. بینەرێکی دیکە بە ناوی فەرشیدی دەڵێت حکوومەتی ئێران باش دەزانێت کە گۆڕانکاریەکانی ناوچە تەیفی ئیسلامی سیاسی سونی یەکجار بەهێزتر کردووە و ئەوەیەکە ڕاستەوخۆ و بە ئاشکرا دژی دەستێوەردانی
تورکیا و عەرەبستان و قەتەر لە سووریا هەڵوێستی گرتووە و تەنانەت تا ئێستا چەند جار هەڕەشەی گرتنی شەڕ لە ناوچەکە لە تورکیا و هاوپەیمانی کردووە. ئەوەش بینەرێکی دیکە. بینەرێکی دیکە دەڵێت هێرشی ئاسمانی ڕووسیا دەمانخاتەوە ئەو ساڵانەی بیری ئەو ساڵانەی کە کێشەی خەلیجی خوگها هاتە ئاراوە کە شەڕی ئەتۆمی خەریک بوو دەست پێ بکە و لەوانەیە لە داهاتوودا ئەگەر کێشەکان بەو شێوەیە ئاڵۆستر بێت شەڕی جیهانی سێهام دەست پێ بکات. ئەمەش ڕاو بۆ چوونی بینەرێکی دیکەیە. کاک فرامەرز، هەڵوێستی وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی ئوروپایی دوای هێرشی ئاسمانی ڕاستەوخۆی وڵاتی ڕووسیا بۆ سەر وڵاتی سووریا و نێرانی بەشار ئەسەد چی بوو تا ئێستا؟ لە هەفتەی ڕابردوودا ڕووگاگادارن هێرش ئاسمانەکانی ڕووسیا بۆ سەر نێرانی بەشار ئەسەد دەستی پێکرد. ئەو جۆری کە بگورن لە گزارشەکاندا هاتووە بۆ نمونە دۆنێ ناتۆ گزارشێکی دایە دەڵێ لە سەدا 90 هێرشە ئاسمانەکانی ڕووسیا بۆ سەر داعش و ئەحزابی تونڕەوی ئیسلامی نەبووە. یعنی لە سەدا 10 ئەو هێرشانە بۆ سەر ئەوان بووە و لە سەدا 90 بۆ سەر ئەحزابی میانەڕەو بووە. ئۆپۆزیسیۆنی میانەڕەو کە دژی بەشار ئەسەد مبارزە دەکەن و لەلایەن ڕۆژاواییەکانەوە پشتیوانیان لێ دەکرێت و تەقویەت دەکرێت. تا ئێستا ئەم گزارشانە هاتوونەتە دەرێ. ئەمریکا و ڕۆژاواییەکان تەردیدیان هەیە کە حکوومەتی ڕووسیا و ئەو هەوڵانەی کە حکوومەتی ڕووسیا دەیدا بە دژی تێرۆریزم بێ ئەو شتەیە کە بە نێوی تێرۆریزم لە ناوچەکەدا باسی دەکرێت. پێیان وایە ئەو هەوڵانەی حکوومەتی ڕووسیا دەیدا هەڵبەت بە یارمەتی و بەو نەخشە پڕەنگەی کۆماری ئیسلامی ئێران هەیەی بۆ زەعیفترکردنی ئۆپۆزیسیۆنی میانەڕەوی بەشار ئەسەدا. ئەوان لەو لاشەوە خاترجە من ئەگەر ئەحزابی میانەڕە و ئۆپۆزیسیۆنی میانەڕەوی بەشار ئەسەد زەعیفکەن، جار چەند بۆمبێک و چەند موشێکێک و چەند ڕاکێتێکیش بەرە و داعش و ئەنەسروانە تەبعا دەنێرن، بەڵام تێروریزمی ئەحزابی تێروریستی توندڕە و لەلایەن ڕۆژاوایەکان و هێرشی دەکرێتە سەر هەروەک چۆن تا ئێستا کراوە. بەڵام لەو بینەدا بە زەعیفتربوونی ئەوان پێیان وایە ئۆپۆزیسیۆنی میانەڕە و میانەڕۆی بەشار ئەسەد تەقویەت بوون. بۆیە یەکێ لە مەرجەکانی ڕاگررتنی حکوومەتی بەشار ئەسەد عقل لە بینبردننی ئەوانیشە. هنا ئەوان وا بیر دەکەنەوە تەنیا بە لە ناوچوونی ئەحزابی تونڕەوی ئیسلامی وەک داعش و ئەندەس و ئەو باڵ و ڕۆتەکانی سەر بەود و جەریانی تونڕەوەی ئیسلامیە مانەوەی حکوومەتی بەشار ئەسەد تەزمین ناکرێت. دەبێت سەرجەم ئۆپۆزیسیۆنی حکوومەتی بەشار ئەسەد لەناو ببرێ. لە ڕۆژانی ڕابردوودا وەزیری خارجی حکوومەتی سووریا بە ئاشکرا ڕایگەیان کە نەخێرە و گزارشانە وانە هێرشە ئاسمانیەکانی وڵاتی ڕووسیا ئەو هاوپەیمانی وا دروست بووە بۆ سەر سەرجەم ئۆپۆزیسیۆنی کە لە خاکی سووریدان و بە دژی حکوومەتی بەشار ئەسەد شەڕ دەکەن. لەو لاشەوە دەبینین ئێمە شایدین کە حکوومەتی هێرشە ئاسمانیەکانی حکوومەتی ڕووسیا بۆ سەر ئۆپۆزیسیۆن بەعلەنی و باشکرا دیارە ئەو مناتقی و بۆ بارانی دەکات. ئەو مناتقی و ئەو هێرش ئاسمانی دەکاتە سەر ئەو مناتقن کە لەلایەن ئەرتەشی ئازادی سووریەوە دەمێکە ئازاد کراون، دەمێکە لەژێر کۆنتڕۆڵ حکوومەتی سووریا هاتوونەتە دەرەوە بەدەست ئەوانەوەن، یان ئەو بەشێک لە مناتقە بەدەست خلافەتی خۆتخاندەی ئیسلامیەوە بووە کە لەیان ئەوانەوە ئازاد کراون. حکوومەتی داعش لە زیاتر مناتقی شیمالی و شیمالی شەرقی سووریا حزوریانەیە، بەڵام هاتوون ڕێک غەرب و ناوەندی سووریان بۆمباران کردووە و تۆپباران و موشک بارانی دەکەن کە بەدەست ئەحزابی ئۆپۆزیسیۆنی میانەڕەوەیە. بۆیە ئەمریکا و هاوپەیمانێتەکەی بە دژیەوە تونتر زۆر وەستاونەتەوە، سەرزنشی ڕووسیان کردووە، ئەگەرچی تا ئێستا ئیقدامێکی مشخصیان نەکردووە، بەڵام ناتۆ دۆنێ جەلەسەی بووە، ناتۆ دۆنێ دانیشتنیان بووە و لە ڕۆژانی داهاتوودا هەڵوێستێکی مشخص لەوان دەبیندرێ. بەڵێ کاک فەرەمەرز، سین بۆکانی دەڵێت بەڕای من ڕووسیا بە درێژایی مێژوو پاڵپەشی لە دەسەڵات و حیزبە دیکتاتۆرەکان کردووە، هەر لە کۆماری ئیسلامیەوە بگرێت تا دەگاتە ئێستای سووریا.
ڕای کاک فرامرز لەم بارەوە چییە؟ ئایا رووسیا و وڵاتی رووسیا بە پاڵپشتی لە تێرۆریزم دەزانێت؟ وەک پرسیار. مشخصا ئێستا وڵاتی رووسیا لە مەیدانی شەڕی سووریەدا حزوری هەیە. من ناتوانم جوابێکی مشخصا بەو پرسیارە بدەمەوە کە ئایا حکوومەتی رووسیا پاڵپشتی تروریزمی نێودەوڵەتیە، بەڵام ئەوە تەئید دەکەم کە وڵاتی رووسیا و حکوومەتی رووسیا بە درێژایی دەیەکانی ڕابردووە هەمیشە پاڵپشتی دیکتاتۆرەکان بووە. ئەوە ڕاستە، دیارە هەروان نەبوون. زلهێزی دیکەی جیهانیش بووە کە پشتیوانی لە وڵاتانی دیکە لە حکوومەتای دیکتاتۆر کردەوە، هەروەک چین، هەروەک تەنانەت بەرەی ڕۆژئاواییش ئەوانی زۆر جار سیاسەتەکانیان جۆرێک بووە کە دیکتاتۆرەکان زیاتر لەسەر کورسی دەسەڵات ماونەتەوە نیزامەکانیان حیفز کردووە. لێرەدا ئەمە پێم وایە ئێستا شەڕی رووسیا و ئەو بەرەی و ئەو ئێتلافی لەگەڵ رووسیا کارەکە بۆ ڕاگررتنی نظامی بەسارەسەدا ڕاستە. لەو مۆردە ئەگەر مشخەسەن ئێمە لەو مۆرددا جوابی پرسیاری ئەو بینەرە ئازیزە بدەینەوە، بەڵێ ڕاستە لەم بینەدا ئەو پشتیوانی لە نیزامێک دەکا کە پێشووتر لە ڕووداوە تیرۆریستەکانی ناوچەکەدا بەشدار بووە، وەک حکوومەتی سووریا هەر وەک دەزانین لە ئاڵۆزیەکانی نێوان لوبنان و فەلەستین، لوبنان و ئیسرائیل، فەلەستین و ئیسرائیلدا نەخشی بەرچاوی بووە. من لە وتەکانی پێشوندا یەک مورد کە لەبیرم چوو باسی بکەم یان ڕەنگە جێ نەبوو باسی بکەم، ئەو بوو کە نەمانی حکوومەتی بەشار ئەسەد کێ زیاتر لە هەمووان زەرەرمەندەکە؟ ئەم پێم وایە لانی حکوومەتی کۆماری ئیسلامیە. بە نەمانی حکوومەتی بەشار ئەسەد و هاتنی و دامەزراندنی حکوومەتێک لە وڵاتی سووریا کە موردی میانە ڕۆتر بێ و موردی پەسەندی ڕۆژاواییەکانیش بێ، تەعامل بکە لەگەڵ وڵاتانی دەوروبەر و ناوچەکەی خۆی، دەستی کۆماری ئیسلامی تا ڕادەیەکی یەکجار زۆر لە ڕووداوەکانی ناو فەلەستین و لوبنان کورت دەکاتەوە. پەیوەند لە هەموو ساڵانی ڕابردوودا و دەیەکانی ڕابردوودا بەشێکی زۆر لە یارمەتێ لۆجستیکەکانی حکوومەتی کۆماری ئیسلامی بۆ ئەحزابی توندڕەوی ناو فەلەستین و لوبنان لە ڕێگەی حکوومەتی سووریەوە بووە و یارمەتیە ماڵیەکان، هەروەها تەقویەتی ئەحزابێک وەکو حیزب الله و حەماس بەشێکی زۆری بە نەخشی پڕەنگی حکوومەتی سووریە بووە. بە نەمانی حکوومەتی بەشار ئەسەد زیاتر لە هەمووان حکوومەتی ئێران زەرەرمەند دەبێت. بەڵێ کاک فرامەرز لەو ڕابطەوە پرسیارێکمان دەبێت ڕۆڵی حیزب الله لوبنان و ئەو گروپانەی کە بەجۆرە لە جۆرەکان حەماسە کە بەجۆر لە جۆرەکان لە ئێران دوور کەوتوتەوە، بەڵام حیزب الله لوبنان وەکو داردەس و وەکو ئەوەی کە بەقەوڵی مفەسرینی سیاسی کوڕە گەورەکەی ئێران ناوی دەبن لە ناوچەکەدا. بینەرێکی دیکە دەڵێت من لەسەر ئەو باوەڕام کە رووسیا وەکو یەکێک لە وڵاتانی زلهێزی جیهان بە درێژایی مێژوو بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتی لە تێرۆریزم کردووە. دەوڵاتی بەشار ئەسەد نزیک بە 300,000 کەسی کە زۆربیان ژن و منداڵ بوون بەهۆی ئەو شەڕەوە کە سەپاندویانە بەسەر وڵاتی سووریەدا شەهید کراون. لە وڵاتی ئێرانیش هەمووان دەزانن کە سەرکوتی ناوخۆیی، نەبوونی دیمۆکراسی، نەبوونی عەداڵەت و ئەوانە بوونی هەیە کەچی رووسیا پاڵپشتی لە ئێران دەکا و لە هەر کوێک کە بە جۆرێک لە جۆرەکان دژایەتی لەگەڵ ئەمپریالیزم ئەمریکا ببێت و ڕۆژئاوا بوونی هەبێت، رووسیا پاڵپشتی کردووە وەکو چۆن ئێران پاڵپشتی لە گروپە تێرۆریستیەکانی ناوچەکە کردووە هەر لە شەرقی ئاسیا و بگرێت تا دەگاتە ئارژانتین. ئەوەش سەرنجی بینەرێکی خۆشەویستە لە ناوخۆی کوردستان. بەڵێ خۆشەویستانی بینەر، ئێستاش ناوبڕێک دەبین و دێینەوە خزمەتتان.
سوپای دووبارە لە خزمەتی ئەو بەشە لە بینەرانی خۆشەویست کە هەر ئێستا بوونە بینەری بەرنامەی ئەوە ڕۆژهەڵات. تەوەری بەرنامەکەمان لەسەر ئەو پەیمانیە چوارقۆڵیەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەی ئاشکرا هاتە نێو گەمە سیاسیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێوە خۆشەویستانیش وەکو شەوانی ڕابردوو دەتوانن لە ڕێگای ئەو ژمارانەوەکە لەسەر شاشەی ڕۆژهەڵات تیوی دەیبینن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن و هەروەها لە ڕێگای وایبەر واتساپ و لاین و هەروەها دەتوانن لە ڕێگای پیجی ئێوە ڕۆژهەڵاتیشەوە بەشداری لە بەرنامەکەدا بکەن کە باڕێنووسی کوردیە ئێوە و ڕۆژهەڵات. کاک فەرەمەرز دێمەوە خزمەتت بە جۆرە لە جۆرەکان بەڕێستان پێش ناوبڕەکە ئاماژەتان بە ڕۆڵی گروپە تیرۆریستیەکانی دەوروبەری وڵاتی سووریە بەتایبەت ئەگەر ئێمە چاوی بخشین بە ماوەی بەتایبەت 35-36 ساڵی ڕابردوودا حیزبوڵای لۆبنان و گروپە چکۆلەکانی دیکە ڕۆڵێکی کاریگەریان بوو لە ئاژاوە گیاڕی و بشێویەکانی نێوان فەلەستین و نێوان ئیسرائیل و هەروەها لۆبنانیش بێجگە لە ئەو وڵاتانەی کە هاتوونەتە ناو ئەو هاوپەیمانیەوە گروپە تیرۆریستەکانیش هەر لە سەرەتای دروستبوونی ئەو قەیرانەوە کە لە نێوان کە لە وڵاتی سووریەدا پێکات حیزبوڵای لوبنانیش بە ناردنی هێزی سەربازی و کەسانی تیرۆریست و ئەو کەسانی کە ئامۆزشی سەربازی دەدەن هەناردەی وڵاتی سووریە کرد. ڕۆڵی ئەو گروپانە لەوەها بارودۆخێکدا بەڕێستان چۆن دەیبینن؟ بەڵێ ڕۆڵی ئەو گروپە تیرۆریستیانە حاشایری ناکرێت زۆر بەرچاوە بە دەرەجەیە خوارتر لە دەوڵەتان وەکو دەوڵەت. حیزبوڵای لوبنان بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی پشتیوانی لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی کردووە و بازووی ئیجرایی کۆماری ئیسلامی بووە لە دەرەوەی سنوورەکانی بەتایبەت دژ بە ئیسرائیل و بۆ ڕووداوەکانی ناو وڵات لوبنان دژ بە ئیسرائیل و ئەو دەوروبەرە. لە وەها هاوپەیمانیتێکیشدات ئەوە مشەخەص ڕوونەکە هەموو ئەحزابێکی شیعەی دەستپەروەردەی خودی کۆماری ئیسلامی ڕۆڵ دەبینن و چونکە ئەوانە لایەن کۆماری ئیسلامی و پشتیوانی ماڵی دەکرێن، ئەوان تەغزیەی ماڵی دەکرێن، بەشی هەرە زۆری بودجەی حیزبێکی تونڕەوی ئیسلامی وەکو حیزبوڵڵا لەکوێ تەمین دەکرێت ئەگەر وڵاتی ئێران نەبێ یا وەک وڵاتێکی وەکو سووریە. بۆیە ئەوانش لەوەها دۆخێکدا لەلایەن ئەربابەکانیانەوە لەلایەن ئەو کەسانی سیاسەتدا ڕێژەرەکانیانەوە ئەمانە ئەرکی سیاسی دەکەوێتە سەرشانیان و ڕۆڵی خۆیان دەبینن هەروەک چۆن دەبینین لە نەخشی حیزبوڵڵا لە سووریا یەکجار بەرچاوە. حیزبوڵڵایەکان هەم بە نەفەر هەم بە جەنگەفزار هەم وەک ئامۆزش و ئەوانە بەڵێ لە دژ بە ئۆپۆزیسیۆنی حکوومەتی سووریە ڕۆڵ دەژێڕن. بەشی ئەو جۆرەی کە من خوێندومەتەوە لە گزارشەکاندا هەیە بەشی هەرە زۆری ڕۆڵی حیزبوڵڵا لە سووریەدا دژ بە ئۆپۆزیسیۆنی بەشار ئەسەد وەک ئەرتەشی ئازادی سووریەیە. یعنی زۆرترین زمینەی فعالیەتی حیزبوڵڵای لوبنان لە سووریەدا دژ بە ئەرتەشی ئازادی سووریا و ئەحزابی میانەڕۆوە کە لەلایەن ڕۆژاواییەکانەوە تەقویەت کراون. بۆیە لەو ئێتلافەدا هەموو دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی و خودی بەشار ئەسەد بەشدارن و ڕۆڵ دەژێرن و ئەوە شتێکی تەبیعیە. بەڵێ کاک فەرەمەرز چەند پێیان بینەرانی خۆشەویست دەخوێنمەوە دێمەوە خزمەتت. بینەرێک لە ناوچەی مەریوانەوە دەڵێت ئامەڵە ئەسلیە هەمەیە نائارامیها دەرخاوەرمیانە جمهوریە ئیسلامی است. بینەرێکی دیکە دەڵێت هەموو ئەمانە نیشاندەری ئەو ڕاستیان کە بەڕووخانی دەسەڵاتی ئەسەد ئێران پێگەیەکی گەورە بۆ هەبوونی دەستی لە نزیک ئیسرائیل و لۆبنان لە دەست دەدات و هەموو ڕستەکانی یا ڕێسەکانی خۆی چەندین ساڵەی خۆی لە دەست دەدات. ئەمانە هەموو حەقیقەت گەلێکن کە حکوومەت خۆشی باش دەیزانێ کە ڕەوەندەکەی باڕوو هەڵگەڕانی حەماس لە ئێران دەستی پێکردووە باڕووخانی دەسەڵاتی ئەسەد بە ئەنجام دەگات.
بینەرێکی دیکە دەڵێت ڕووسیا و چین لە پەیوەندیەکانیاندا وەک زۆربەی وڵاتانی ڕۆژئاوا ئەوبەت چین وڵاتی ڕۆژئاوایی نییە بینەری خۆشەویست هەڵوێستی هەلپەرستانەیان هەیە و جیا لە هاوپەیمانەتی لەگەڵ وڵاتانی دیکتاتۆری وەک ئێران لەگەڵ زۆربەی وڵاتانی دیکەش دانووسندنی ئابووریان هەیە و بۆ پەیوەندی ئابووری فرۆشتنی کەرەستەی نظامی و چەک و چۆڵ و تەنانەت چەکی قەدەغەکرا و هیچ پرەنسیبێکی نێونەتەوەییان ڕەچاو نەکردووە. کاک فرامەرز بینەرانی خۆشەویست زۆر ئەباسی پەیوەندەکانی نێوان ئێران و عەرەبستانیان کرد. پێم باشە ئێمەش ئاوەڕێک بدەینەوە لە ئەو پەیوەندیانە. بەو بە پێکهاتنی ئەو دوو ئێتلافەیان ئەو دوو بەرەیەکە لە مێژە ئێمە دەیبینین ڕۆڵی ئێران و عەرەبستان لەو گەمە سیاسیەدا چۆن دەبین؟ بەڵێ بە درێژایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵی 1950ەوە هەتاکو ئێستا هەرگیز ڕابطی دیپلۆماتیک و سیاسی نێوان ئێران و عەرەبستان نەگەیشتە ئاستی دوو وڵات کە لە هەموو شوێنێکی دنیا دەمیرێ ڕابطی دیپلۆماتیکانەیە و دانیشتنیانەیە و دۆستایەتی دەکەن و معاملاتی تیجاری و بازرگانی دەبینێ. هەرگیز ڕابطی نێوان ئێران و عەرەبستان نەگەیشتەوە ئاستە. دیارە لە هەندێک قۆناغدا بووە تا حدودێک ئاسایی بووەتەوە، بەڵام دواتر بە هەندێک هۆکار دووبارە گرژی هاتووەتە نێوانیانەوە. عەرەبستان لەلایەن ئێرانەوە متهم دەکرێ بەوەی کە ئەحزابی تونڕەوی ئیسلامی ئەو ئەحزابەی کە بە دژی بەشار ئەسەد شەڕ دەکەن تەقویەت دەکات. تەنانەت وڵاتێکی وەکو قەتەری شەرەوەی تامەی لەسەر لایەن کۆماری ئیسلامیەوە. لەولاشەوە عەرەبستان متقابلن ئێران متهم دەکات کە نیروی نظامی دەنێرێ بۆ حکوومەتی بەعس حکوومەتی بەشار ئەسەد لە سووریە، مشاوەری نظامی پێدا، چەک و چۆڵی پێدەدا و لەباری ماڵیشەوە تەقویەتی دەکات. لە دوای سەرهەڵدانی گرژیەکانی نێو سووریەدا ئەو تەقابولی حکوومەتی ئێران و حکوومەتی عەرەبستان زیاتر لە هەموو دەیەکانی ڕابردووە، لە هەموو ساڵانی ڕابردوودا بەرچاو کەوتووە. بۆیە تقریبان ئێمە دەبین لە 2-3 ساڵی ڕابردوودا شەڕەکان زۆرتر شەڕی نیابەتین، بەجێەوەی کە ئێران و عەرەبستانی ئەوە یان هەر وڵاتێکی دیکە ڕاستەخۆ ڕوبەڕوویەکنەوە شەڕەکانی لە دەروە سنوورەکانی خۆیان و لە وڵاتی سێهەم دەکەن. لەو نێوەدا ئێمە ڕۆڵی عەرەبستان هەرچەند کە بەخۆی دیارە تەکزیبی دەکا و حاشای لێ کردووە، بەڵام ناتوانین بڵێن کە عەرەبستان لە خاکی سوورێدا نەخشێکی نەبووە. دیارە عەرەبستان هەروەها لەلایەن ئێرانەوە هەمیشە متهم بەوە کراوە کە نۆکەری ئامریکایە و لەو قسانە و دۆستی ئامریکایە و بووکی ئامریکایە و چونکە وڵاتی عەرەبستان و حکوومەتی عەرەبستان هەمووان دەزان کە دۆستێکی زۆر نزیکی ئەمریکایە و دیارە ئەوەش بە دڵخای موردی پەسەندی ئێران نییە، موردی پەسەندی کۆماری ئیسلامی ئێران نییە کە ئەهداف و ئیدۆلۆژی دژی ئەمپریالیزم و ئیستێکبار سێتیزی لە هەبووە و ئەو دروشمانی هەتا ئێستا هەڵگرتووە. بەڵام ڕاستەخوا ئەگە ئاماژە بە ڕۆڵەکان بکەین، ڕۆڵی حکوومەتی ئیسلامی ئێمان باس کرد لە سووریە، بەڵام عەرەبستانی چی لە دەست هاتووە تا ئێستا بۆ کەم ڕەنگترکردنەوە و بۆ بەرامبەرکێ لەگەڵ حکوومەتی ئێران لە وڵاتی سووریە کردوویەتی. حکوومەتی عەرەبستانی سەعودی یەکێک لەو لایەنانەیە کە بێت چون و چرا خوازیاری لابردنی حکوومەتی بەشار ئەسەدە. تەنانەت زۆر جار لە هەڵوێستی وڵاتەکانی دیکەدا بیرراوە کە باشە بە پێشنیارێک بێ دەورەیەکی گوزار دەست پێ بکە، حکوومەتی بەشار ئەسەد یەکێک لایەنەکانی مزاکرە بێ، بەڵام انتخابات کرا، بەڵام حکوومەتی عەرەبستانی سعودی تا ئێستا لە هیچ کام لە داخوازەکانی خۆی هەنگاوێکیش نەچوەتە دواوە. ئەو بێت چون و چرا بەبێ هیچ شەرت و مەرجێک خوازیاریەوەی حکوومەتی بەشار ئەسەد نەمێنێ و لەولاشەواخە حکوومەتی ئێرانێکە ئەو ڕێک متەقابلن بەبێ چون و چرا خوازیاریەوەی کە حکوومەتی بەشار ئەسەد مێنێەوە. بەشار ئەسەد لە دەورەی انتقالیدا و لە دەورەی گۆزاریشدا یەکێک لە لایەنەکانی حکوومەتی داهاتوو بێ. بۆیە لەو نێوەشدا و دوو ڕۆڵە زیاتر بەرجەستە بووەوە و تەقابولی ئێران و عەرەبستانیش زیاتر بووە بە ئیزافەی ئەو ڕووداوانەی لە ڕۆژان و لە هەفتەکانی ڕابردوودا ڕوویدا لە حەج و لە ڕووداوەکانی حەجوانە ڕابطەی نێوانی ئێران و عەرەبستان هێندەی دیکە خراپتر و ساردتر بووە.
کاک فرامەرز کاتی بەرنامەکە هێوەڕوو لە کۆتایی دەچێت منیش پرسیارێکم ماوە پرسیارەکەشم ئەوەیە ئێمە بینومانە بە دروستبوونی قەیرانی وڵاتی سووریا کورد لەو قەیرانە کەڵکی خۆی وەرگرت و نیوچە دەسەڵاتێکی ئازاد و دموکراتی هەیە بە هێرشکردنە سەری رووسیا بۆ سەر وڵاتی سووریا کوردیش دەگرێتەوە کوردیش یەکێ لە نەیارانی دەسەڵاتی بەشار ئەسەدە چارەنووسی سیاسی ئۆمانەوەی ئەو دەسەڵاتە خۆبەڕێوەبەریە کە ئێستا بوونی هەیە کە لە چەندین کانتۆنی جیاوازدا ئیدارە دەکرێتە چی بەسەر دێت؟ جوابی و پرسیارە بەندە بە ڕووداوەکانی داهاتوودا بەڕاستی کە سەرنجام حکوومەتی بەشار ئەسەد چی لێ دێ و لایەنێکی دیکەوە ئەحزابی تونڕەوی ئیسلامی وەک خلافەتی ئیسلامی یا هەمان داعیش و ئەحزابی ئەلقاعیدە کە لە ناوچەکەدا حزوریە سەرنجام سەرنوشتی ئەوان چی لێ دێ و دەوڵەت لە نەمانی حکوومەتی بەشار ئەسەددا چه دەوڵەتێک دێجێ ئەوێ دەگرێتەوە دەوڵەتێکی میانەڕۆ دەبێ یان حکوومەتێک لە چەشنی حکوومەتی عێراق کاتە سەرکار و دووبارە جێبێتەوە خەیات هەڵوەت و جێگەی نفوزی کۆماری ئیسلامی ئێران من جوابی ئەو پرسیارەکە سەرنوشتی کورد لە سوورێدا چی لێ دێ بەوە دەبەستەوە کە حکوومەتی داهاتووی سووریا چنەوە حکوومەتێک دەبێ بەڵام لە ناوچوونی حکوومەتی بەشار ئەسەد لە ڕوانگەی منەوە لە ناوچوونی حکوومەتی بەشار ئەسەد قازانجەکانی زیاترە لە زەرەری بۆ دۆخی کورد یەک مەسەلەی دیکەش کە ئێمە لەگەڵی دەرگیرین کە ئێمە بۆ خۆمان کوردین و ئەحزابی کە ڕۆژهەڵاتین و لە ناوچەکەدا حزورمان هەیە هەمان ڕۆڵ و نەخشی کۆماری ئیسلامیە کە لە داهاتوودا چی لێ دێ لە حکوومەتی سووریا یەک شتێکە حاشای لێ ناکرێەوەیە کە لە دوای و تاوافق ئەتۆمیە کە حکوومەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ڕۆژاوا کردوویەتی نەخشی ئێران زۆر پڕەنگتر دەبێتەوە لە ناوچەکەدا ئەو سەرمایانەی وا بۆی ئازاد دەکرێت ئەو پوڵە بلۆکانی وا دێتەوە دەستی اینجا سەرفی ئەوەی دەکات نەخشێکی زۆر پڕەنگتری هەبێ لە ڕووداوەکانی ناوچەکەدا هەروەک چۆن زۆرێک لە دەوڵەتان باسییان دەکرد زۆرێک لە ساحب نەزەرانی دنیا باسییان دەکرد کە لە دوای تاوافقی ئەتۆمی ئەحزابی دەستپەروەردەی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا قەویتر دەبن سەرێشەیەکی زیاتر بۆ کۆمەڵگای جیهانی و بۆ ئەوە دروست دەبێ هەرواشی لە هاتووە دەبینین دەستێوەردانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا زۆر سەریع بوو لە دوای ئەو تاوافقەکردن نەخشێران یەکجار سەریعتر و پڕەنگتر بووەتەوە دۆخی کوردیش لە سووریەدا ئەو فاکتەرەشی لە پشتە کە نفوزی کۆماری ئیسلامی لە سووریا لە دوای ساقطبوونی حکوومەتی بەشار ئەسەدەوە چەندە دەبێ ئەوەی کە لێرەدا پێویستە یەکگرتووی کورد و هاودەنگی کورد و پشتیوانیکردنی ئەحزابی کوردی لە شۆڕشێکی کوردی کە لە ناوچەکەدا وجودی هەیە لە منتەقەکەدا وجودی ئێمە و ئەحزابی ڕۆژهەڵات هەمیشە قاوە نەڵوێز بووین پشتیوانیمان کردووە لە شۆڕش و لە خەباتی هەرکام لە بەشەکانی کوردستان بە دژی وڵاتانی داگیرکرد و بە دژی وڵاتانی دیکتاتۆر بەڵێ کاک فرامەرز کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتاییە من پێم بینەرانی خۆشەویست دەخوێنمەوە و کۆتایی بە بەرنامەکە دێنم یەکێ لە بینەران دەڵێت هەر لە سەردەمی کۆماری مەهابادەوە بگرێت تا دەکاتە ئەمڕۆ کە چارەنووسی سیاسی کورد لە ڕۆژئاوای کوردستان بەندە بە هەڵوێستی وڵاتی ڕووسیا و چۆنیەتی مامەڵەکردنی وڵاتانی ڕۆژئاوایی لەسەر داهاتووی وڵاتی سووریا بەوانشەوە ڕووسیا هیچ کات دۆستی کورد نەبووە و هەرتەنیا شاخەکانی کوردستانە کە دۆستی کوردن. بینەرێکی دیکە لە شاری سەقزەوە دەڵێت من خوازیاری پێشمەرگایەتی کۆمەڵام بەڵێ بینەری خۆشەویست حتمەنەکە ڕێنمایی پێویستان پێ دەدەین. بەڵێ چەند بینەر لە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئەو ڕۆژهەڵات داخوازی و داواکاریان بووە حتمەنەکە دوای بەرنامەکە وەڵامی هەر هەموو ئێوە خۆشەویستان دەدەمەوە. کاک فەرەمەر سپاس بۆی کە بەشداری لە بەرنامەی ئەو ڕۆژهەڵاتدا کرد. سپاس بێوەش ماندوونە بن. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتی ئەمشەو تا پێنجشەمەی داهاتوو و بەرنامەیەکی دیکەی ئێوە ڕۆژهەڵات هەر شاد کامەران و بەختەوە بژین ماڵەوە.